كاغراي براد كاميراسي من قوم انا اساسي اروح ليش وش يسالي قرر ميديا لا عمو لك صلاه عندي أنا يا واري تركين لجني رسالي جميعا لا قتال مقام أنا يا أخوي أحمد الأردو شكرا جزاء أمر ضرب جيل مشمل كاكا صلاة داود الرحمة وساكت الصادي هذا الشيء صلاة داود الروح الشافي جميعك يا ودهني قريب إذا صوشي لجنابتها كم يوم بالناسيش منه كسكان كامل هلا مهم يمدن الرسول لوين نمي بروفول نجياز نمي كسر نمي شيب نمي كوه يواداني نمرش من مخامي هلا قولي بنيا ربي والله وقت توانزق شاي لسر والله خوش ويسان ما بيكو عندي قريمي شيني لقر رسمه هم خوش ويسان جاري يلا جهاز كان ليك والله زام مايكروفون كتير قريمي لا ما هرمها والله واسا كان زام ماركي ميزه كتير يوفر رقم سنه اواني انا سايبين البيت جهاز ببي ميكروفون ما مطلوب
كم لا يكون اگر من مردم هر با مرگم شوام اگر من مردم هر با مرگم شوام تو خواب و مکم شنور سامانی برای کاک بران علی او دنگر رسانه‌ای گرمیان نرزی. کاک محمود رشنامی قلت جان دوست جان کاک سرکوت شب که قولی ندور دستان خوش بیاد. هنرمند کاک نوری محمودی ل سقز و اصلاح و رزی ندور. کاک حسین نظری هنرمند دستان خوش بماندونه بنام شمال قولی ندور بیاد قادر. کاک نوری محمودی هنرمند. زورن کومنت کان گرامین بنا خیره کاک ولی نجبدین چای ما جکم. سرکوت ما علی الله هر بجین. شاخان منطقه الاصل ورزمه چای ما چکم. خۆشەویستان ئەم دەنگە ئەوکو گوێتان بوو ئیکۆکە خۆی لە پڕی کویا بوو مارکەی ئیکۆکە کاگارە وانەزانن گرندیکی ئەڵمانیە ئەو زێتی قوربانی قورگێ بەم کاک محموودی ڕەشیدنامێ وەڵڵی بەڕاستی منەرەوە ناڵێم بەداخەوە من وەکو خۆم وەکو کۆمەڵی هونەری میلی وەکو هونەرمەندان کە شتێکمانەی ناوی هونەرمەندانە هەموومان شەرمەزارین لە ئاستی سەڵات داودەیە من نەماتوانی هیچی بۆ بکەیت کە لە ژیانە بوو ئێستاش نەماتوانی هیچ بۆنەوەگەندیشی بکەیت خۆشەویست ئەم دەنگانە هەرگیز دووبارە بوونەوەی نییە هەرگیز یعنی کورد تەقریبا ڕێز لەم هونەرانە کاکە ئێوە ئەو کەسانی کە عاشقی هونەرن ئەمانە بەسەر بکەنەوە ینی بەڕاستی وەڵڵی من وەکو هەندێک کەس کە پاشایانە شەونشینەکان ڕێگەخا ئەو دانیشتن و کە پێڵەن گەعدە وڵات ئەم دەنگانە بێ گوناح حەجۆل هیچ شتێ بووی ینی بەڕاستی بەبێ بادە مەستەبی بەبێ بادە هەر بەبێ هیچی ناوێت شاخاماتێک ئەڵەستڵاو کاوی جزا چاوە ماجەکەم ئالام فەخرەدین زۆر زۆر سپاس دەکەم کاکانیان ئەسڵاوتان لێ بەدەستان خۆش بێ زۆر سپاس کاک شاخەوەگیان مامەت بەجیان چیوانێ گەشتێکمان پێ بکەی بۆ دنیا ئەلەمێوە حەزەکەم ئەم گۆرانیە تازەتانش پێشکەشکەم هەروە زۆر باشە کاکە دڵشاد ئارام ئازەبی خۆشەویستان کاکە دڵشاد دیارە ئاوازێکی تازەی هەیە هەرچەنە من هەموو جارێک ئەوەنە حەزم لە شتە ڕستەنە کۆنەکانە دایمە پێڵم بەزانی مامە سەڵاح ڕۆحی شار پێ بەڵام باجۆشمان لە ئاوازە تازەکەی پێش با ئەحمەد داودەشمان بیر نەچێ ئەو ئەحمەد ماشەڵڵا لێبێ ئەحمەد داودا ئەحمەد داودی
بەڵام و پشتێ خاکەمە لە پەشان سەد خۆشەویستی پێدرۆشم بادەی سەرمەستی لە پەشان سەد خۆشەویستی پێدرۆشم بادەی سەرمەستی کە ئەمێنی چوە نەتوانی وەک غەریبێ بوێڕوانی کە ئەمێنی چوە نەتوانی وەک غەریبێ بوێڕوانی دنیایەکی سەیرە عەزیز دنیایەکی سەیرە عەزیز ئەڵێنە دەستی وەم هەرگیز ئەڵێنە دەستی وەم هەرگیز لە سزای عشقم ناترسی بۆیە لە ئەم ناپرسی بۆیە لە ئەم ناپرسی بغرورينا همواري بغرورينا همواري عسى المني خطاكاري نوالوي كاسيد لهم غخي غميتو يا ظلم غخي غميتو يا دەمە خۆش بێ مامە شاجان جارە دیارەیەکی بە نرخی پێ بوو بۆمان ئاوازێکی تازە بوو بۆ شەویستانم سوپاس بۆ و هەموو پشگیرێتان بۆ مامە دڵشاد هەمووتان شەیریکەن لای خۆتانە بۆی زۆرتری بینەریە بێ مامە دڵشاد هی ئەوەی دڵشادی سەڵاداودە کە هەمومان ڕێزی لێ بگرین لە خۆی لە خانەوادەکەیان یەک دێک ئەو نەی ئەحمەد داودەش هەرە پارچە تەختەیە کە بەدەستی وتی باوەڕم پێ بکەن بە پارە بای 10,000 دیناری ئەم پارەیە بۆ بەڵام سێری بکەن بەدەستی ئەو بای 1 ملیۆن دۆلارە ئەنی ئەوەی خەڵکە مێڵەوە نێو لە جوێ بوو بەڵام بەدەستی خۆیەوە داهێنانی تیاکە وە کۆیە کەمانچە عەرز بکە دەوڵامی پێ فۆرگەم ڕایدیش بەیەکەوە بە دوو قۆڵی چێشی اما شعری خۆشەویست بەرز و بەڕێز کات مامۆستای خۆشەویست ئەحمەد محەممەد لێرە و ڕێز و ئەحمەد محەممەدی شاعری خۆشەویست هاوڕێمان دوێنێ وڵای کەریمان بینی دوێنە بینی زۆر خۆشەویستە لە هاوڕێمانە من چاوی ماچە بەم خۆشەویستە زۆربەی ئاواز تازەی زۆرم دەمێت لە شعرەکان ئەو وڵا کاک ئەحمەد هەر زۆربەی هونەرمەندەکان شعریان کردووە بە دەستی گۆڕینی ماچەکەم هەر لە مامۆستاکەری پیاوانە بینە سەرکەوتوو بێ یا ڕەبی شتێکی دووبۆڵیە لەنی ڕەحمەتی بێتەوە ئەی چیەکە ڕای گیان لەگەڵ بابا ئەڵێ تێراوە بەر خۆشەویست جاری تریش بۆ توی جاری تر لایەکمان کردو بێتە ئەم جێ ئەمە جێ فەن و هونەر و مەقام و بەڵام من حەز بکە جارێک هەمووتان بێتەوە دوێنێ گرتەیەکی ڤیدیۆیم بینی ڕاید و محەممە و دڵشاد و عەباس بێکەوە میان بێکەوە زۆر پێم خۆش بوو بۆ ڕای دڵشادی جێنە لەگەڵ دڵشادی شاڵ من هەرەڵێم بەردەوامە من ئەمە خانەوادەی شۆگەری هەموویان گەوهەرێ
ئەرەگان بێزارم ئەیا وارڕازمێ ومەردم ئەرەگانە غەریبی شاران کاریە پێم کردن الله الله وارو سەختی ڕۆژگارم ئەرەگانە ئەوە بەختمە ئەلەم دنیاە ئاخی دەروونم ئاگلارەی دێم قەت لە بناو ئەرێگیانە یاران بێنەوە مەیلێ تازەکەین دەرچین پەڕەی گوڵایی وە خۆمایی پەڕەوازەکەین وەم بەخوامم کرد
خۆشەویستان ئەمڕۆ ئێستاکەم بەنامەکەن ساردترین ڕۆژی ساڵ بۆ لە سلێمانی باوەڕتان نەبێت هیچ ڕۆژێ بەقەدەم ڕۆ سارد نەبوو هەموو عالمیش بەتایەتی هەموو عالمیش نەخۆشە هەر باشە مامەڵە ڕۆژیان نەتوانێ ئەوشم بۆ شایەت تاوە دوو جار سوتفەی کرد ئەلەم جێگایە بەنەخۆشیە شایەتە دوو جارەمە هەر کێشە نییە لەگەڵیشە بەڵگەکان چییە؟ ئەمە کاکسێنی عەلی قارکەرەم خۆی مەقامبێژ و مەقامزانە یەک دنیا سڵاو ڕزین کەناڵی کەلەپور یەک دنیا سڵاو ڕزێن کاک ڕەحمانی حاجی ڕەحیم پێنجەنی لە بەرلینەوە لە ئەڵمانیا یەک دنیا سڵاو ڕزینە ئەوە کەناڵی کەلەپور ئەوە ڕەحمانی حاجی ڕەحیم سەرکەوتی مام عەلی کاکسێن دنیایە خۆشەویستی نردووە يعني أمانة هموي كاك وزان محمد أو حبيبي هموي أمانة يقدر يا خوش بستيس بشرنا الله براسي كاك دشاد دقني كي دولة بني لبرجة شيء جارية بداخل وأنا والله خوش يسامر فيني بوسك مسكر ونبزاني دشاد فوالله يجونا نفسي ما هو نرمن دق لا أستي خارج شوية وار نفس الدمية كرت بحساب لين يشتري عنه زين دوجي مردو باريس بس يسافر وين يسافر وين صلاة داود اللي بيني هنر لسر شانو جاني بخت كبوه هنر جاني بخت كبوه ملتكي بلا من وكاني هالشتا هل سر رجكي أو خدمتي هنر كان لكركوكا أجر يا ما نبي سلمني كركوك ودوسانية بس شيء أبوها مشارة ناكري وباينها السباي هو أجر بكتورة كمان بها أو علي مردانا أو حسين عليا أو صلاة داوديو أو همون نوي داوديو كان هرميان كان صالة لو أو أشكر خيات الروح الشاد بها أمانة هر همين چند سال خباتك كان لبناء كلتورة بيقدر قادرك هكا تور دني خوش براني ولا بخوا من قدني خوش بس من أوازانا رمجاب دار أواز داني رهيل أحمد مجيد الله بخوا عيبيني ليش صار بمامد لجا ما في خوش من دائما حزك أنا خدمت كن جملة تاروخ عباد نم خوش باش من كان خوش دائما لأن بيعوكا بكن زمان وبكن سلفين الرسم اعتراف قلبي خوش بخوا شان جزاء ولا بخوا خرج ما والله جاد بجاد خوش بس من ضمنهم هم دان خوش وايد يخشى من وخونا خوش بما حزكم خصبت والله حزم الجمل يا رحمن بيجون معوض مزيان لقطار وخاوة شبكيك
خالك نديم ما بمرم وين اي خالي وين 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 بلاي من فشتن كاك جزاجان اي جماعة بلاي لاي بيان اي جادوری یاران بابرم فیرارم کردنر عزیزان یار 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 نزانم ای کره کردینیان دگ نزانم ای کره کردینیان کری شیطانان جاول یزم ندل بابرم دل چی پشیمانن لك يا رب من بمرم جماعة يا وبنيان كان جزاء تمام يجبن آي واستوى لو أنا تسهيلك يا تجيب اليوم طيبك
خۆشی کاک جەزا یاخوا دەمتان خۆش بێ دەست خۆش بێ خۆشەویستان. ڕای گیان دەست خۆش بێ دەست شادیان دەست خۆش بێ لە دانیمارکە و پێمە خۆرەوە کاکسیوی جەمال عەزیز کە چەند هونەردۆستە بەخۆیاک نییە کۆمنتی نووسی بوو لە دانێکیانە ئەڵێ هەزار سڵاو لە ماوە جەزا و ئەم بەرنامە والله بەڕاستی من لە خیاڵشمان نەبوو بەرنامە بەس دڵسۆزی دڵشادی سەڵات داودە و ئەحمەد داودە و ڕایل و کوڕانی داودەی هەمویان کە دایما کەێنە ئێرە ئێمە بەسەرەکەنەوە هەموو کاتێک دەستودیاریشیان پێ چۆن سەڵات داودەی ڕەحمەتی ئەڵێ سێمانی خۆشە دەستکردوکار دیارە زانی سێمانی چەند خۆشیان ویستەوە پێوە حسين علي الله صلاة وجاكروي صلاة داودا هرب بشي كحسيني خير كريمي خوش أبو علي جان صلاة وشوش شاخوان كاك شاخوان منتك توكي أفرمي بي وقريان مالي خوتا حزق سبيني ورا سرينا ريرم درقا كراوية قرن كاك شاخوان واد محمد صلاة ودقا صلاة وهمتان من داولي برنا كلام دلشاجان ماندوك رحمتان ماندوك خوي جواك زور سادة توصي خوي باسي كمك بتاش وكمكش نخوشي ئازاد خەراغی هونەرمەندی زۆر بەناوبا لە هەولێرەوە سڵاو و ڕێزی نردووە کاک کاروانی باڵەبان کە ئەتوانم بڵێم باشترین هونەرمەندی کوردە کە لە تیڤی مۆسیقایی گەڕیان و تیڤی مۆسیقای دنیا سڵاو و ڕێزی بۆ ناردنێ چاوی ماچەکەم ڕەهێڵ ئەحمەد مەجید ئەڵێ حەقی خۆی کەستاوێکی گەرم بۆ کارزا زۆر سپاسی دەکەم خۆشەویستانە میوارەیە ئێرەیە کۆتای بین لەبەر بۆی دڵشاد لەوە زیاتر ماندوو نەکەم وەکو پێم وتە بێ جیاز بێ میکرۆفۆن بێ هەموو شتێ یاخوا وەدان بێ یاخوا خانەوادەی سەڵات داودە هەر بمێنن بە دەستی باشەوە ڕۆحی سەڵات داودە شاد بێت هەمیشە بە نەمری بێت